چافکانیه که امنی لسلیمانی جتورا مدیا روتابرا راگهاند کو سروک تفگرا نوی نوه شاسوار عبدالواحید به بریارا دادور هر لسلیمانی هاتیه دست سرکرن ده مگبریان ها هیزه که امنی لگند المانی لباجار سلیمانیه چویه سر مالا شاسوار عبدالواحید سروک تفگرا نوی نوه او دست سرکرنه چافکانیه که امنی لسلیمانی جتورا مدیا روتابرا گود کو شاسوار عبدالواحید به فرمان دادور هاتیه دست سرکرن اف دیمنین سر اکران نهام دبینن دیمنین وی دمینه دماکو هیزا امنی چویا سر مالا شاسوار عبدالواحید و لگند آلمانی او دست سرکرنه شاسوار عبدالواحید سروک جولانوی نوی نویه و لگوری چافکانیه که امنی به بریارا دادور لسلیمانی او هاتیه دست سرکرن لسر اکران رودا و ام دیمنه که دبینن که هاتیه تومار کرن دما که هیزه که امنی لگند آلمانی سر به باجار سلیمانیه چوی ناوا و پروژان اشتجیبونه دا و آویتیه سر مالا شاسوار عبدالواحید سروکی جولانوی نوی نوی او دست سر کریه دیمنی کام دبینن دیمنین و دمینه که هیزین امنی چونه سر مالا شاسوار عبدالواحید و که افجالیه پولیس و هاتیه دست سر کرن و که چافکانیه که امنی جرودا براگوتیه که پولیس که چویه شاسوار عبدالواحید دست سر بکه فرمان دادور پیر رابویه واته به بریار دادور به فرمان دادور لسلیمانی شاسوار عبدالواحید هاتیه گرتن دیمنین دما دست سرکرنا شاسوار عبدالواحیدن که هیزین امنی آویتن سر مالاوی لگند آلمانی او دست سرکرنه هم ده زانیاریان وار بگیرن پیامنر مدی به مرابن جه سلیمانی و جبوکو زیدتر زانیاریان لسر وی که بدمه ارکان علی پیامنر رودا و جه سلیمانی و به مرای ارکان دم باش کام بزانه بن شاسوار عبدالواحید جبر چه هاتیه گرتن و زیدتر زانیاری چه هنه لجمت لسر دست سرکرنا سروک جولانوی نوی نوه پیامنر رودا و ارکان علی جه سلیمانی و به مرای ارکان دم باش کام بزانه چه زانیاری لجمت هنه لسر دست سرکرنا سروک جولانوی نوی نوه شاسوار عبدالواحید بله جعفر سلاطان لێ ڕووداوەکە یەک کاژێر کەمتر بەر لە ئێستا بووە و ئەو هێزەی کە سەرۆکی جوڵانینەوەی دەستگیر کراوە هێزێکی پۆلیسی سلێمانی بوو لەسەر داوای دادوەری سلێمانی واتەوە بڕیاری حاکم ئەو کارە کراوە و پەیوەستە بە خۆی تەوقیتەکە یان کاتەکە پەیوەندی بەوە هەیە کە بەر لە دوو ڕۆژ سەرۆکی جوڵانینەوەی نوێ ڕایگەیان کە هەتاوەکو ڕۆژی پێنجشەممە موچەدا بەش نەکرێ و کێشەی نێوان هەولێر و بەغدا چارەسەر نەکرێ ڕۆژی پێنجشەممە هەڵوەستێکی جدیانە بێت و ڕووداوەکە ئەم شەو بووە لە دوای کاژێردا ئەوەی کە من قسەم لەگەڵ بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی باڵای نوێ کردوتیان بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە سەرۆکی جوڵانینەوەی نوێ هەڕەشەی کردووە ڕۆژی پێنجشەممە کە خۆ پیشاندان و گردوونەوە بکات بەڵام سەرچاوێکی دیکە لە پۆلیس سلێمانی پێڕاگادین نەخێر ئەو بابەتە پەیوەندی بە سکاڵایەکی پێشترەوە هەیە کە چەند جارێک سەرۆکی جوڵانینەوەی نوێ بانگێشی دادگا کراوە بەڵام ئامادە نەبووە بۆیە چەند ڕۆژی ڕابردوو بە غیابی حکمێکی بۆ دەچوە لە دادگای سلێمانی و بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگا ئەو هێزەی پۆلیسی سلێمانی ئەم شەو دەستگیران کردووە واتە بابەتەکە لە لای پۆلیس پەیوەندی بە دۆسێکی یاساییەوە هەیە بەڵام لە لای ئەنجومەنی باڵای نەوەی نوێ پەیوەندی بە هەڵوێستەکانیەوە هەیە چکە بەر لە دوو ڕۆژ ڕایگەاندبوو کە ئەگەر تاوەکو ڕۆژی پێنجشەممە ئەم بابەتی پەیوەندی بە موچە و کێشەکانی نێوان هەولێر و بەغداوە هەیە چارەسەر نەکرێت ئەوان هەڵوێستی جدیانە بێت من ئێستا لە بەردەم ئۆفیسی میدیایی پێناڕتیم کە کەمێک لەمە بەرهێزانێکە لێرەوە ڕۆشن بۆ ماڵی شەس عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بەڵام دیارە ئێستا کە من قسە بۆ ئێوە کەم هیچ ئاسەوارێکی پۆلیس و هێزانەکان نەماوە باسم کرد ڕووداوەکە کاژێرێک کەمتر لەمەوە بەر بووە ئەرکان لای نەوەی نوێ دەبێژن کۆ
حکومەکە دادگای هەیە لەسەر شاسوار عەبدولواحید دەبێت کۆ 5-6 مەهەک زیندان ژێڕا هاتبە چ زانیاری دەبێت دەربارەی هەنە ئایا تو کەیسەکەدن هەیە لەسەر شاسوار عەبدولواحید کە حکومەکە دادگای هەبوو بە بەڵێ خۆی دووسێ بابەتی یاسایی پێشتر هەیە لەسەر سەرۆکی جوڵانینەوەی نوێ بابەتێکیان پەیوەندی بە هاوپشتەکانی چاڤیلاندەوە هەیە بابەتێکیان پەیوەندی بەو دۆسیانی پێشتیوە هەیە کە سەبارەت بە ئاڵوگۆڕکردنی ناوی کۆمپانیا و هەندێک بابەتی دیکە ئەمە ئەو دۆسیانن کە بە قسەی پۆلیس کە من کەمێک لەمە بەرقسەم لەگەڵاکردن وتیان بابەتەکە یاساییە پەیوەندی بە حکمێکی دادگاوە هەیە کە چەند ڕۆژێک لەمەوە بەردەرچووە و دوای چەند جارێک بانگێشکردنی سەرۆکی جوڵانینەوەی نوێ نەهاتۆ بۆ دادگا بۆیە حکومەکەی بەغیابی واتە بەبێ ئامادەبوونی خۆی بۆ دەرچووە ئەمە لەلایەنە فەرمی و یاسایەکەی پۆلیس سلێمانی کە قسان بۆ ڕووداو کردووە بەڵام کە لەگەڵەوەی نوێ قسەم کوتیان ئەمە پەیوەندی بە هەڵوێستەکانی سەرۆکی جوڵانینەوەی نوێەوە هەیە کە ڕایگەیاندۆ ڕۆژی پێنجشەممە هەڵوێستی جدیانە بێت جا هەڵوێستەکە چۆنە لە ماوەکانی ڕابردوو شەنجارێک سەرۆکی جوڵانینەوەی نوێ هەڵوێستی هەبوو سەبارەت بە دواکەوتنی موچە سەبارەت بەو باردۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزارێت بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی ڕاگەیاندنی دابشکردنی موچۆ ئەوانە جۆرێک لە پاشگەزبوونەوەی پێوە دیار بوو بەڵام ئەم جارەیان کۆمەڵێک کۆبوونەوە و ڕێکاری نێوخۆیی لەلایەنەوەینەوە ئەنجام درابوو بۆ ئەوەی کە ڕۆژی پێنجشەممە هیچ نەبێت کۆنفرانسی ڕۆژنامەوانی ڕابگەین بەوەی کە بۆی ئەو دۆخە نالەباری لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی ڕێنەکەوتنی نێوان هەولێر و بەغدا و دواکەوتنی موچە لانی کەم ڕۆژی پێنجشەممە کۆنفرانسێک ڕابگەین کە ئامادەکاری بکەن بۆ خۆپیشاندانێکی سەرتاسەری بەڵام دیارە کە چەند کاژێرێک بەر لە ئەو هەڵوێستە دەستگیر کراوە و لە لای پۆلیسەوە دووبارەیەکەمەوە ڕووداوەکە هیچ پەیوەندی بە خۆپیشاندان و هەڵوێستەکانی سەرۆکی جوڵانینەوەی نوێ نییە بەڵام لە لای نەوەی نوێ دەڵێن پەیوەندی بە هەڵوێستەکانی هەیە لەبەروی ڕووداوەکە تازەیە کاژێرێک ئەبێ و نابێت دروست بووە وی هەتاوکو ئێستا بەو پەلەپەلی کە من دەستم بە سەرچاوەکانی خۆم گەشت لەلایەن نەوەی نوێ دەڵێن کە پەیوەندی بە گوشارەکانی سەرۆکی جوڵانینەوەی نوێ هەیە لای پۆلیس شەو دەڵێن پەیوەندی بە بڕیارێکی دادگاوە هەیە کە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی ئامادە نەبوونی چەند جارێکی لە دادگا دۆسێکی بەسەردا سەپێنراوە کە پەیوەندی بە هەندێک بابەتی یاساییەوە هەیە باشە ئەرکان هەر زانیاریەکەدن هەبوو جارەکەدن ماژی ئاگادار بکە و بینەرانجێژی ئاگدار بکە چە دەبێ بۆڵتنێ دەبێت چە بۆڵتنێ داهاتیدا کۆ بۆڵتنێ ما بەردەوام بن ئەرکان علی سپاس بۆ زانیارین کۆتە دانەمە تەماشاوانی ڕێز ئەم جارەکەدن دیمەنان دەبینن ئەم دیمەنین هێزین پۆلیسن دەماکۆچوونە سەر ماڵا شاسوار عەبدولواحید سەرۆکی هەفگەڕانەوەی نوێ و ئەو دەستە سەرکردنە و بخۆڕا برنە نزیکی سعاتێک بەریان نەها ئەو بویەرە ڕووداگە و دیمەن هاتنە تۆمارکردن ji پەنجەرەیە ماڵێکی بەک و پۆلیس شوێ سەر ماڵا سەرۆکی جۆڵانەوەی نەوەی نوێ شاسوار عەبدولواحید و ئەو دەستە سەرکردنە پەیامنێری ئەرکان عەلیجی دەبێژە دوو چاوکانیان ژێڕا خفتنە چاوکانیەکیە پۆلیسە ژێڕا گوتیەک و بڕیارە دادوەرە پۆلیس شوێ و دەستە سەرکردە لەسەر کەیسەکی بۆ تو تشتێکە یاساییە تو پەیوەندی بە پرسێن سیاسی وانینە یانجی گەفا خۆپێشاندانانینە دێ چاوکانیên ji newey nûê jê ji peyamnêrê Rûdawê Erkan Elî ragotina ku desta serkirina wî peywandî bi helwêsta wî heye ku gefa wê yekê kiribû dê helwêsteke waniyan tund dibe ku heta xwepêşandan jî hebin eger bêt û ew mijarên ku niha hene rewşek li Herêma Kurdistanê bi taybetî pirsan bû çawane neyne çare serkirin.